بەتاکید ئێستا لە قۆناغێکی زۆر چارەنووساز داینە. پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە گفتوگۆی پێکەنانی دوو حکوومەتدانا هەم هەرێمی کوردستان کە بەداخەوە زێتر لە ساڵێک هەڵبژاردنمان کردووە ڕێز لە ئیرادەی خەڵکی کوردستان نەگیراوە و کارەکان درەنگ کەوتووە و هەروە پێکەنانی حکوومەتی عێراقی و یەخستنەوەی هێز و لایەنە سیاسیەکان. ئەو ڕووداوە ئێمەش دیسانەکە داواکاریمان لە بەڕێزان یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە ئەو کەسەی کە دەستگیر کراوە لە پێناو ئەو کردارە ئاژاوەچیەی دەستگیر کراوە کە گرتە ڤیدیۆیەکان هەیە دانپێدانانەکەی هەیە لە چەند دەرتە تەوجی کرایە لەسەر ئەوە نەگیرایە بەرپرسی کۆمیتەی یەکێتیە. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت لەسەر ئەو بابەتە سوپاسگوزاری هێزەکانی ئاسایشی ناوخۆ بیتن کە بەرپرسێک لە بەرپرسەکانیان کارێکی کردیە ڕوونکردنەوە بەڕای گشتیدراوە ئێستا دەژیر کراوە لەسەر یەکێتی بوون دەستگیر نەکرایە لەسەر ئەو کردارە دەستگیر کرایە. هیواداریشم کاریگەری لەسەر پەیوەندیەکانی پارتی و یەکێتی نەبیتن. جارێکی دیکە بەڕێزان لە یەکێتی نیشتیمانی کوردستان دڵنیا دەکەینەوە لە بۆ بەڕێوەچوونی ڕێڕەوەکان بە ڕێڕەوەکی سروشتی ئامادەین هەر ڕێکخراوێک لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەستەی مافی مرۆڤ ئاژانسەکانی UN نێردەی دیبلۆماسی هەر جیهەتێک دەیەوێ لێکۆڵینەوەکان ببینی و دادگاییکردنەکە ببینیتن دەرگاکان بەڕوویان داکرایتەوە.